گرێی شێرپەنجەی گورچیلە لە زۆری پیسدا. طبعا زۆرەکانی زۆرن بەڵام دوو لە باوترین زۆری گرێ شێرپەنجەی گورچیلە لە زۆری پیسدا زۆر یەکەمیان ئەوەیە کە لە گۆشتی گورچیلەکە دەرەچێ بەرەو دەرەوە دێت کە پێی دەوترێ ڕینەڵ سێل کارسینۆما و زۆری دووەمیان ئەوەیە کە لە ڕووپۆشی ناوەوەی ژوورەکانی گورچیلە دەرەچێت کە پێی دەوترێت ئپیتیلیەل تیومەر ئۆف کدنی. ئەمە طبعا ئێستا لەم چەند ڕۆژەی ڕۆیشتوودا چارەخوازێکی بەڕێز سەردانی کردین کە تەمەنی 65 ساڵ بوو دوای ئەنجامدانی پشکنین بۆمان دەرکەوت کە گورچیلەکەی ئاوساوە دوایی ناردمان بۆ ئەشعەی تەنووری بۆمان دەرکەوت کە گرەیەکی نزیکەی 3 سانتیمەتر لە حەوزی گورچیلەیدا هەیە. طبعا لەم حاڵەتانەدا ئەبێ گورچیلەکە کامل بە چەوریەکەی دەوروبەریەوە دەربهێنرێ و حالبەکەشی یاخود بۆڕی گورچیلەکەش کامل هەتاوەکو میزڵدان و بەشێکش لە میزڵدان دەربهێنرێ. طبعا پێشووتر ئەم زۆر نەشتەرگەریە بە دوو زۆر برین دەکرا برینێک لە بەشی خوارویسکی و برینێک لە بەشی سەرۆیسکی بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئێمە تەنیا بەکردنی یەک برین لە لاتەنیشتەکەی گورچیلەکەمان دەرهێنا و لە ڕێگەی نازۆرەوە بە لێیزەر دەوروبەری بۆڕی گورچیلەکە کە دێتە ناو میزڵدانی و بەشێک لە میزڵدانی بە لێزەر توانیمان هەمووی خاوێن بکەینەوە و بۆڕیەکە جیاب بکەینەوە لە میزڵدان بەمەش تەنیا بەکردنی یەک برین توانیمان گورچیلەکە و کاملی بۆڕی گورچیلەکە دەربهێنین و ئینشاڵڵا لە داهاتوودا ئەم چارە خوازە پێویستی بە هیچ سر نابێ و باری تەندروستی جێگیر ئەبێ. زۆر سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای سەلامەتی بۆ هەمولایەت. زۆر سپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی